بەڵێ سەبارەت بە مەترسی تعریبکردن و تەملیکردنی زەوی و زاری جوتیارانی کورد لە ناوچە کوردستانی کێشە لەسەرەکان گفتوگوی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز دژوار فایق سەرۆکی بۆردی مادەی 140 لە ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز دژوار بەخێر هاتی بۆی کە ئامادەی لەگەڵمان سەرچاوان ئەو راپۆرتەمان بینی بەیەکەوە لە ستۆدیۆ بوو، ینی بەڕاستی ئەو پرسیارم لا دروست بوو دوای ئەو هەموو ساڵە کوردوتنی هێشتا لە عێراقی باین، بۆچی ئەم تعریبکردنە کۆتایی نایە دواتر ورتریەمە سەرباسەکە؟ ینی ئەوەی کە گوێت لێبوو زۆر بە قوڵی لەگەڵ مناسیری راپۆرتەکە تەگر هاواری ئەو جوتیارانە لەو گوندانەدا. ئێمە لەگە داوای هەموو ئەو خەڵکانەین کە لە سنووری مادەی 140 لەژێر ئەو تەراجیدیایە ڕۆژانە ئەچەوسێنەوە ماڵ و مولکیان داگیرەکرێ، ئەبێ حکوومەت سەرۆکۆمار نوێنەرانی کورد لە پەرلەمان لە حکوومەتی عێراق لە بەغدا قیادەی سیاسی هەوڵێکی زۆر بدەن بۆی کۆتایی بەو تەراجیدیایە بێتن. بەڕاستیەوە نەحەقی بەرامبەر بە کورد دەکرێت. بۆ ئەو راپۆرتە یعنی لەو ناوچەیە شوێنێک نییە گوندی براکایەکان لەبێ ئیلا لێ سەربازگەدا بنن، بۆیە ئەبێ داوا بکرێت یەکەم ئەوە ڕابگیرێت. دووەمیش ئێمە هەستەکەین دڵمان خۆش بوو کە 2003 کۆتایی بە تعریب دێ، کۆتایی بە هەموو ئەو کێشانە دێ کە بۆ کوردیان دروست کردو، کۆتایی بە ئاوارەبوونی خەڵکی کوردستان دێ، خەڵک دە سەر ماڵ و ملکی خۆی قەرەبۆ ئەکرێتەوە ژیانێکی پڕ لە ئازادی نوێ بۆ خۆی بنیاتەنە، بەڵام بەداخەوە وانە بوو هەموو عێراقیەکان دەنگیان بە دەستور داوە. کێشەکە لێرە ئەوەیە دەستور جێبەجێ ناکرێ، کێشەکە لێرە ئەوەیە خەڵکانێکی زۆر لەوێ تا ئێستا فکری شۆفینی زاڵە بەسەر بیرکردنەوەیان دەستێوەدانی دەرەکی هەیە. ئەم قسانەی بەڕێزت هاوڵاتیان لەو ناوچانەدا لەو گوندانەدا بەس لە چوارچەوەی قسە دەڵێن ئێمە ئەوانە بیستن، ئەوواڵی کێشەی ئێمە نییە، ئێمە هاوارەکەن کە دەبێت گوندەکانمان چۆڵ بکەین، وەرن بە دەنگمانەوە، وەرن بە هانامانەوە. ئێوە لە ئەنجومەنی وەزیران بۆردێکتان هەیە بە ناوی بۆردی مادەی 140ەوە، چیتان کردووە؟ چی لە هەوڵەکانتان سەوز بووە بۆ ئەو هاوڵاتیانە بۆ ئەو ناوچانە؟ کێشەی ئێمە ئەوەیە حکوومەتی عێراقی کورد بە شەریکی خۆی نازانین لە دەسەڵات. کێشەی ئێمە ئەوەی حکوومەتی عێراقی دەستور جێبەجێ ناکات، بیرروباوەڕی شۆفینی تا ئێستا زاڵە بەسەر زۆربەی ئەوەی حکومڕان لە عێراق دەستێوەردانی دەرەکی هەیە. ئەمە لەلایەکی ترشەوە تەفسیرات و تەویلات و شیکردنەوەی جیاواز بۆ بەندەکانی مادەکانی دەستور هەیە و پەرلەمانی عێراقی لە 2005 مقەسر بووە بە بڕیار ئەو مادانەیشی نەکردوەوە کە چۆنچۆنی جێبەجێ بکرێتن. ئێمە جەنابی سەرۆکی حکوومەت لە کابینەی خۆی داکۆکیە کاتەوە کە ئێمە سازش ناکەین لەسەر مافەکانی خەڵکی کوردستان، چه ئەوانەی کە لە چوارچەوەی حکوومەتی هەرێمی کوردستانن، چه ئەوانەی لە سنووری مادەی 140. ئێمە لەگەڵ ئەوەین بە پێی دەستور، بە پێی یاسا، بە پێی ئەو تەفاهماتی بینی ئێمە حکوومەتەکانی بەغدا بوو کە ئەخیران لەگەڵ حکوومەتی جەنابی سوودانی بووە، بە پێی یاسا و ڕێسا بە حێوار و دیالۆگ ئەو کێشانە چارەسەر بکەین. ئێمە من بەش بە حاڵی خۆم ئەڵێم بەڵام هەنگاوەکانی تعریبکردن نەوەستاوە کاک دژوار لە دوای ئەو ڕێکەوتنانەوە. ئیجازەم بدە. من بەش بە حاڵی خۆم تەمەشاکەم سنوورێکیان بۆ بەڕێی من سنوورێکیان بۆ سەرۆک وەزیرانی ئێستا داناوە لەوە بەو لاوە ناتوانێت بڕوا، ناتوانێت هەموو وعدانی کە بە کوردستانی داوە جێبەجێ بکات. ئەو لایەنانی کە گەیاندونە بەدەسەڵات دەستێکی دەرەکیش هەیە کە ناهێڵن کورد و بەغدا بگەین بەڕێککەوتن. ئەگینا ئەگە ئێرادەیەکی بەهێز لە بەغدا هەبێ، بڕوای بە دیموکراتیەت و بە حیوار و دیالۆگ هەبێ، بڕوای بە مافی پێکاتەکان هەبێ، بڕوای بە چارەنووسی خەڵکی کوردستانی، بڕوای بەوە کورد لە عێراق لەگە عەرەب شەریک بێ بەیەکە وڵاتە بەڕێوەبن، ئەم شتانە زۆر بە ئاسایی چارەسەرەکرێ. ئێمە بەردەوام لە حکوومەتی عێراق لە گفتوگۆین، سازشش ناکەین، هەموو ئەو مافانەی ئێمە داکوکیمان لەسەر کردوتەوە. ئەم وەفدەی ئەم جارە خۆشببختانە کۆمەڵێ لێک تێگەیشتن هەیە، قۆناغی باشیان بڕیوە. من ناتوان بڵێم 100% بەدڵی ئێمە بێ، بەس ڕەنگە لە زۆر لەو کێشانە نزیک بینە بۆ چارەسەرکردنی بەوەی ئێستش هەیە. بەڵام ئەو گوندانەکە تۆ بێ ئەڵێ ئەم لێک تێگەیشتنە تعریبی لێکەوتوەوانێ. تعریب بەردەوامە، هۆکارەکەم باس کرد چییە؟ تعریب بەردەوامە، بەڵام ئەمە نابێ ڕێگا لە ئێمە بگرێت کە گفتوگۆ نەکەین، نابێ ڕێگا لە ئێمە بگرێت کە ئێمە داوای مافاڕەوەکانمان نەکەین. ئێمە بەردەوامین لەسەر ئەوەی کە مافی خەڵکی کوردستانە، چ ئەوەی لە چوارچەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە بە یاسا ڕێکخراوە، چ ئەوانەی کە بەداخەوە تا ئێستا لە دەرەوەی ئیداری حکوومەتی هەرێمی کوردستانن لە سنووری مادەی 140 بە کەرکووک و شنگار و خانقی ناوچەکانی ترەوە. ئێمە حکوومەتی کوردستان، سەرۆکی حکوومەتی کوردستان، سەرۆکی هەرێمی کوردستان
بەجددی لە هەوڵی ئەوەدایە بەڵام جارێ لەگە بەرهەدەرێ باسی ئەو بابەتانەمانکوتی ئێمە لە بەغدا شەریکی فدرالیمانێ لە بەغدا خەڵکێکە بڕای بە فدرالی نییە بڕای بەوە نییە کورد دەبێت شەریکی دەسەڵات کاتی خۆی لە عێراق ینی هۆکاری ئەو وەزعەت چییە دروست بوو بۆی خەڵکی کوردستان باش لێ بکەن کاتی خۆی لە عێراق پێش 2023 حکوومەتی دیکتاتۆری هەبوو حکوومەتی دیکتاتۆری ئەیگوت کەروێشکتەوە یان ئاسکتەوێ ئەگە ئاسکتەوە هەر کەروێشکتە دەمێت کەروێشک هەر کەروێشکت دەدەمێت لە دوای 2023 حکوومەتێک لە بەغدا دروست بووە بە دیکتاتۆریەتی ئەغلبیە بەڕێواچە لە پەرلەمانی عێراقی زۆرینە عەرەبە زۆرینە شیعەیە هەرچیت بتێوێ یان نەتەوێ ئەوەی ئەو ئەوێ بە تۆی بدا ئەو بڕیار لەسەر ئەوادا کەواتە شێوازی لێرەیە کاک دژوار کەواتە شێوازی وەڵامدانەوەی ئێوە چی ئەبێت بۆ پرۆسەی تعریبکردن بە تایبەتی لەو ناوچانەی کە باسمان کرد لە دەرەوەی سنووری ئیدارەی هەرێمی کوردستانن وەکو باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئاگاداری وردەکاری ئەو کارانەیە لە گفتوگۆکان هەندێکیان لە ڕاگەاندنەکان باسەکرێ هەندێکیان لە پشت کەواریز لەگەل لایەنی پەیوەنددار لە بەغدا باسەکرێ یعنی ئێمە شەرم ناکەین لە بەغدا ناشترسێن کە باسی مافەکانی خۆمان بکەین من زمنیم هۆی تعریبە داکۆکی زۆر لەسەر ئەوا کرێ جارێ ئەو تعریبی لە دوای 2016 دروست بووە لە کەرکووک ئەو ناوچانە تەطبیع بکرێ ئەمە خاڵێکە لە ڕێککەوتنی ئێمە حکوومەتی تازەی عێراق بە سەرکردایەتی جەنابی سوودانی لایەنە سیاسیەکانی عێراقیش کە بڕیاریان داوە ئەمە شتێکی زۆر مهمە زەویزاوی جوتیاران خاڵێک هەیە لەو ڕێککەوتنی کە لەبێنی ئێمە بەغدا ئەوەی تازە هەیە کە هەرچی بڕیارەکانی بەناو مەسیقیادە سەوری کۆن هەیە غەدی لە کورد کردووە غەدی لە عێراقیەکان کردووە هەڵبوەشرێتەوە بۆی مافی خەڵکە بدرێتەوە ئەمانە هەموو بەچی کراوە ئەبوو هەموو بەو گفتوگۆیان نەکراوە بە پشتیوانی جەنابی سەرۆک بارزانی کاک مەسعود کراوە کە ئەو کتلانە هاتوون یەکێک بۆ لای هاتوو سەرۆکوزیران هاتووە ئێمە لەسەر ئەساسی چارەسەرکردنی بەڵام تعریب بەردەوامە کاک دژوار تا گوندەکان چۆڵ دەبن بە کورتی وەڵام بەرەو سوپاس دەکەم ئێمە لەو ڕێککەوتنەکە بەغدا کرد ئێمە مفاوەزاتمان کرد دانوستانمان کرد ئەم دانوستانە لێک تێگەشتنی لێک کەوتۆتەوە لایەنە گەورەکانی شیعەش بڕیار لەسەرداوە لە پەرلەمانیش بۆتە پرۆژە لە منهاجی ویزاری حکوومەتەکە هەیە ئەبێ جێبەجێ بکات حکوومەتەکە 3 مانگە لەسەر حکومە ئێمە هیوادارین پێشمەرگەیە بودجەیە نەوت و غازە شەنگارە کەرکووکە تەطبیعە گەڕانەوەی بارەگای لایەنە سیاسیەکانە هەڵبژاردن لە کەرکووکە هەڵبژاردننی پارێزگاکانە ئەو بڕیارەکانی مەسیقیاس هەمووی تێدایە دەستخۆش تعریب چۆن ڕاگیرێ ئەمە تەنها ئیشی حکوومەت نییە ئەمە حکوومەت خۆی بە خاوەنێکە بە ڕسمی بە فەرمی حکوومەت ئیشی لەسەرەکە ئەبێ ئۆپۆزیسیۆن پشتیوانی حکوومەت بکەن لە بوارە ئەبێ ڕاگەیاندکار و ڕاگەیاندنەکان پشتیوانی حکوومەت بکەن ئەبێ NGOکان پشتیوانی حکوومەت بکەن چکۆ بە کێشەیەکی نیشتیمانیە استراتیجیە بە هەموو لایەنەکەش بۆ ئەوە بکەین بەڵێ بەڕێز دژوار فایق سەرۆکی بۆردی مادەی 140 لە ئەنجومەنی وەزیران گەلێک سوپاس بۆی کامادەبووی لەگەڵمان دەستخۆش